لەبارەی دوا هەوڵەکان بۆ پێکەنانی حکوومەتی نوێی عێراق و هەروەها وادەی پێکەنانی ئەم حکوومەتە تا چەندە نزیکە ئاڵۆزی نێوماڵی شیعە چ کاریگەریەکی لەسەر داهاتووی سیاسی لە عێراق دەبێت زیاتر قسە دەکەم بەڕێز مەهدی سبێحاوی ماستەر لە یاسای دەستوری لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز مەهدی ئەم کاتت باش مەوێستە بارەت بە پێکەنانی حکوومەتی داهاتی عێراق لە بەڕێزت بپرسم دوای 9 مانگ لە دواکەوتنی پێکەنانی حکوومەت ئایا چ مەترسیەک لە بەردەم حکوومەتی داهاتی عێراقدا دەبێت بەپێی یاسا و دەستور ئەگەر لێکدانەوەی بۆ بکەین؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو ڕێزم بۆ بینەرانیەوە و ئەو کەسانەی کە لە کەناڵەکە کارەکەن. لە ڕاستیدا بارودۆخی سیاسی تا دێت ئاڵۆزترە بێ دوای 9 مانگ لە هەڵبژاردن هێشتا بارودۆخەکە ئاڵۆزە بە تایبەت چوارچێوەی هەماهەنگی و هەروە هەردوو هێزە کوردیەکە هێشتا لێکتێگەیشتن نییە بەو شێوەی کە هەیە. چوارچێوەی هەماهەنگی هەرچەندە هەوڵەدەن کە پۆستی سەرۆکوەزیران یەکلا بکەنەوە، ئەو دوو هێزەی کە هەندیانەوە پۆستی سەرۆکۆمار یەکلا بکەنەوە هێشتامانە یەکلا نەکراونەتەوە. بۆیە سەرۆکایەتی پەرلەمان پەلەی کردووە لەم پرسەوە داوای کردووە کە پەلە بکرێت لە دەستنیشانکردنی کەسێک بۆی کە دانیشتنی پەرلەمان دەست پێ بکرێت. هەرچەندە چوارچێوەی هەماهەنگی بەڵێنی داوە کە لە ماوەی 48 کاتژمێردا ئەو پرسەیەک لا بکاتەوە و ناوی کەسێک دیاری بکات بەوەی کە پۆستی سەرۆکوەزیران وەربگرێت. ئەمڕۆژ هەردوو هێزە کوردیەکە خۆیان یەکلاکەنەوە، بەڵام تا ئێستا هەڵوێستێکی ڕوون نییە. بۆیە ئەگەر هەیە کە بگەڕێنەوە بۆ سیناریۆی 2018 کە کورد بە دوو کاندیدەوە بچنە ناو هۆڵی پەرلەمان و لەوێ دەنگیان پێ بدرێت لە ناو هۆڵی پەرلەمان. بڵاوبوونەوەی 5 تۆماری دەنگی نووری مالەکی کە سەدرریەکانی تووڕە کردووە بە تایبەتی ئێستا درزێکیش کەوتۆتە نێوماڵی شیعەوە بەهۆی بڵاوبوونەوەی ئەم تۆمارە دەنگیەوە. پێتان وایە ئایا ئەگەری شەڕێکی ناوخۆی نێوماڵی شیعی لێکەوێتەوە ئایا سەدر هەڵوێستەکانی بەرامبەر بە مالکی لە داهاتوودا چۆن دەبێت؟ لە ڕاستیدا کوشتنی نێوخۆیی شیعە و شیعە ئەمە بابەتێکە کە دوورکەوینەوە لە پرسی شەڕی ناوخۆیی و تایفیەت و ئەو سیناریۆیانەشی کە باسەکرێن کەمێک پرسەکە دوورە و ئەوە دەنگانەشی کە بڵاو بوونەتەوە تا ئێستا دەرنەکەوتووە ئایا ئەمانە ڕاستن یان نا، چونکە ئێستا کە دادگا لێکۆڵینەوەکە لەم پرسە بۆیە بارودۆخە سیاسیەکە تا ڕادەیەک ئاڵۆزی پێوە دیارە و ئەو لێکتێگەیشتانی کە هەیە تا ئێستا نەچوونەتە پێشەوە و ئەو دەنگانە وەرەقەی نووری مالیکی سوتاندووە بۆی کە جارێکی دیکە پۆستی سەرۆکوەزیرانی عێراق وەربگرێتەوە و هەروەها دوێنە پرسی بابەتی کاندیدبوونەوەی سەرۆکۆماری عێراق دکتۆر بەرهەمیش سوتاوە بە تایبەت ئەوەی کە باسەکرێت و ئەو دەنگانەشی کە هەیە مەکتەبەکەی نووری مالیکی نووسنگەی سەرۆک با بڵێن دەوڵەتی یاسا ڕەتی کردوێتەوە. بۆیە کۆی پرۆسەی سیاسی لە عێراق کۆی گشتی پرۆسەکە ئاڵۆزی تایە و تا ڕادەیەک ناڕوونە. باشە، ئاماژەتان بە واسێنانی مالکی لە پۆستی سەرۆکوەزیران کرد بەهۆی ئەم ناکۆکیانەی کە هەیە. ئایا ئەگەری دوورخستنەوەی مالکی لە پرۆسی سیاسی هەیە بە ئاسان دەبێت ئەو داخوازی کە سەدر بەردەوام پێداگری لێ دەکات؟ لە ڕاستیدا دوورکەوتنەوەی نووری مالیکیان دوورخستنەوەی لە پرۆسی سیاسی ئەوەی کە لە دەرەوە نیارەکانیان ویست و پاڵنەری نێودەوڵەتیشە بوو بۆ دوورخستنەوەی ئەوە ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی خۆیان ڕێکەوتن کە نووری مالیکی هەڵنەبژێرنەوە بۆ جارێکی دیکە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران. لە ڕاستیدا تا ڕادەیەک لێکتێگەیشتنەکان لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا چۆتە پێشەوە بۆەوەی کە هەندێک کەسایەتی دیکە بۆ نمونۆک عەلی شوکری، محەممەد شایع سوودانی یان قاسم عەڕەجی یان هەندێک خەڵکی بێلایەن بهێنە پێشەوە پۆستی سەرۆکوەزیرانی پێ بدەن. واروەها چوارچێوەی هەماهەنگی نە هادی عامری کاندید کردووە نە نووری مالیکی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران. بەڕێز مەهدی سبێحاوی ماستەر لە یاسای دەستوری، زۆر سپاس لە بەغدا وەڵامی پرسیارەکان داینەوە.